بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئایا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کوردستانە بەشێکی چالاکن لە ژیانی مەدەنی کۆمەلگای کوردی یان درێژکراوەی حیزب و لە قەقەلق و ڕێخستنە حیزبیەکانن؟ ئایا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نوێنەری ئەو چینە کۆمەڵایەتیانن و داگۆشی لە بەرژەوەندەکانیانەکەن یان نوێنەری بەرژەوەندەکانی حیزبن لەناو ئەو چینە کۆمەڵایەتیانەیە؟ ئایا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستانە چاودێریکەر و ڕخنەگرن بەسەر دەسەڵاتەوە یان بە پێچەوانەوە چاودێریکەر و ڕخنەگرن بەسەر کۆمەلگاوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ڕێهێڵ فریدون ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانی کێتی نیشتیمانی کوردستان و کاک ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنمە کردووە بەخێراتتانەکەم. دکتۆر ڕێهێڵ لە بەڕێستەوە دەست پێکەم. یەکێک لەو ڕخنانەی کە بە درێژایی دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستانە ئاراستەی حیزبەکان کراوە بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە هەرێکێک لەو حیزبانە کۆمەڵێک ڕێکخراوی پیشەیی بۆ خۆی دروست کردووە و ئەم ڕێکخراوانە تعبیر لە بەرژەوەندی و سیاسەتی حیزبەکانەکە لە ناو تۆژە کۆمەڵاتەکانە و ئەریکیان کەسبکردن و تەنزیمکردنی هەموو ئەو چینە کۆمەڵایەتیانەیە نەک بەرگەدیکردن لە ماف و لە بەرژەوەندی ئەو چینە کۆمەڵایەتیانە. سپاس بۆ بەڕێستان. تەمان قسەکردن لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بابەتێکی زۆر بەفراوانەوە زۆر هەڵەگرێ لەسەر ڕێکخراوەکان و حیزب. من پێم وایە قسەکە بەو شێوازەیە. ڕێکخراوەکان چەند جۆرێکن. ڕێکخراوی جەماوەری هەیە کە هەر شوێنێکی ئەم دریا بگەڕی زۆربەی حیزبەکان ڕێکخراوی جەماوەری خۆیانەیە کە لە خوێندکارە و لاوان و ژنانە کۆبووەتەوە. بەشەکەی کە بەتایبەتی ڕێکخراوە سیاسە دیموکراتەکان کەیشە لە حیزبەکانی دەسەڵات خۆی ڕێکخراوی حیزبێکی سەر بە ئەو قەرباڵغەی کە پێوترا ڕێکخراوەکان یا حیزبەکانی سوسیال دیموکراتی جیهانی ئینتەرناسیۆناڵەکان. بەشێکی کە پێوترێ سەندیکا و پیشە و کۆمەڵە و ڕێکخراوانی کە ئەندامگیری ئەو چین و چێژە جیاجیانەکەن و خۆیان بە نمایندەی ئەو خەڵکە ئازارن کە زیاتر لە ئێمە لە شێوازی کۆمەڵە و سەندیکاوێکێتی ئەو ڕێکخراوانە ئێشیان گرتووە لە پێمە بە لە ساڵ 1992 لە پەرلەمان بە یاسای ژمارە 18 بەپێی بڕیارێک و بەپێی یاسایەک ئەم ڕێکخراوانە جارێککە مۆڵەتیان وەرگرتووەتەوە. بۆ ڕوونکردنەوەی زیاتر زۆر ئاساییە ئەگەر ئێمە وەربینەوە لە شێوازی کارکردن لە کاری ئەم ڕێکخراوانەیە هەر حیزبێک لیستێکی خۆی هەبێ چۆن لە هەڵبژاردننی شارەوانەیەکە پارێزگایە کە خەباتەکە بۆ ئەوەی کە دەسەڵاتی بدەست بگرێت دەسەڵاتی فەرمانڕاوایی حکوومەتە ئیداری بدا لەلاکی کەشە لەم ڕێکخراوانەدا بنمونەیەکی مامۆستایان یاخود پزیشکانی هەر ڕێکخراویشکە کەمانە سەندیکا و کۆمەڵن و ئەندامگیرێتی لەسەر ئەساسیە لەسەر بنەمای پیشە کۆی کردوێتەوە. زۆر ئاساییە ئەم حیزبانە کار بکەن بۆ ئەوەی کە لیستەکەی خۆیان چەندەنگێک لێ بێنێ بۆی کە بەشداری بکە لە گۆڕانکاریانەی کە لەو توێژە ئەکرێت. بەڵام دکتۆر فریدون پرسیارەکە ئەمەیە ئەگەر قەرار بێ باس لە کۆمەلگای مەدەنی بکەین باس لە بیناکردنی کۆمەلگای مەدەنی بکەین پێویستە ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی سەربەخۆ بن و پێویستێکی پیشەیی پێکێنابێت نەک پێویستێکی سیاسی و حیزبی. پێویستی سیاسی و حیزبینی ئەمە بۆ گەبگەڕن و باگراوندەکەی لەوانەیە لە سەردەمەکە پێویست بوو بێ کە ئەوەکو قسەم لەسەر سەردەمی شۆڕش ناکەم دوای ڕاپەڕینەوە ئەمە سەردەمێکی دیموکراسی دووە کاری ڕۆژانەی خەڵکو و پێداویستی ئەو توێژانەیە. من بۆکو پێم وتی بەشێک ئەمە شتێکی ئاساییە هەبێ بەڵام بەشی دوم چییە شێوازی تەرجمەکردنی کارکردی ئەم سەردیکەیانەیە و کادری ئەم ڕێکخراوانەیە کە من بۆ خۆم پێم وایە بەشێکی نەیتوانی بێت بە تەواوەتی پێناسە یاخود تەرجمەی کارەکانی خۆی بکات و بە دڵنیاییشەوە بەرەو لایەنە حیزبەکەشی بردووە. ئەمە خۆی بۆ کێشەیەکە بۆیە لە دەرەنجام ئێمە کە گەشتکەوتە حیزب بە پرسیارە لەوەی کە ئەم ڕێکخراوانە تا ڕادێک بەڵام زیاتر نمایندەکان ئەو کەسانە و دوای زائیدەن کرد لە هەمووی گرنگتر لە وڵاتی ئێمە تایبەتمەندێگەیە ئەوی جە زروفە سیاسیە نالەبارە بوو کە شەڕی ناوخۆ بووە هەوڵیدا ئەم ڕێکخراوانە لە دەرەنجام بوون بە دوو ڕێکخراو هەنی هەموو ڕێکخراو بوو بە دوو ڕێکخراو بە زۆر بە دڵنیاییەوە ڕێکخراوێک هەبوو لەبەری ئەو لایە لەبەری ئەم لای شێواز ئاوشەوی بۆ دروستکە لەم لا هەبوو لەو لا بۆی دروستکرا مانوێنەمانێ ئەمە بۆ خۆی مورچی حیزبی زیاتر باڵا کێشە بەسەر کاردەکانە بۆیە ئەمە گرفتێکی زۆری دروست کرد وەس لە هەموو جیانیشە بۆ خۆی دامەزرانەوە لە پێشی ڕێکخراوی کاک ئارام حەزەکەم ڕای بڕێست بزانم لەسەرەوە بە بۆچوونی تۆ بوونی دۆخی هەرێمی کوردستان بەو شێوەی کە بینیومان لە چەند سای ڕابردوو تا ئێستا شەرعەت ئەیابەوەی کە ئەم ڕێکخراوانە لەلایەن حیزبەکانەوە سەر بە حیزبەکان بنوە بەشێک بن لە ئایدۆلۆژیا و لە سیاست و پرەنسیپی حیزبەکان و لە هەمان کاتیشە باس لە وجودی کۆمەلگای مەدەنی بکرێت لە کوردستانە. گرفتیان سندیکا و کۆمەڵانە لەویە دەرەکەوێت کە بۆ خۆیان تاکە خۆیان کردو بە تاکە نوێنەری ئەو چین و توێژانە
لە دەرەوەی ئەوانە مەسایەتێکی مامەسایانی تر نییە یەکێتێکی کرێکارانی تر نییە سندیکایەکی تر نییە لە هەمان کاتیشە وەکەوەی خۆیان کردو بە تاکە نوێنەر لە کۆمەلگایە لە هەمان کاتیشە ناتوان کاریگەریان هەبێ نە لەسەر سیاسەتی گشتی و نە بۆ چین و توێژەکانی خۆیان و ناتوانن کەسانی سەرکردا لەناو ئەو چین و توێژانەیە دەربکەن و بەرزیان کەنەوانێ بۆ پۆستە گشتیەکان کە لە کۆمەلگایە هەیە من بە کاگڕهێڵە مەسەلا لەو سندیکانی کە هەن لەو کۆمەڵانی کە هەن چەند کەسایەتی سەرکردە دەرچووە وەکو کرێکار وەک جوتیار وەکو مامۆستا بۆ ئەوەی کە پۆستی گشتی وەربگرێ بتوانێت بێ بە کەسایەتێکی سەرکردە میکانیزمەی ژیانی دیموکراسی ژیانی دیموکراسی لە نام ڕێکخراوانەیە بە شێوەیەک ئیفلیس کراوە ڕێگە بەوە نادا یەکەم لە ناو ژینگەی ناوخۆیە ژیانێکی دیموکراسی هەبێ ممارەسەی ژیانێکی دیموکراسی نەکرێت کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی قوتابخانەن بۆ پێگەاندنی دیموکراسیانەی هاوڵاتیان واتە تۆ ئەگەر لە ناو حیزبیشان نتوانانی مارەسەی ژیانی سیاسی بکەیت ژیانی دیموکراسی بکەیت پێویستە لە ناو ڕێکخراوەکانە ئەوە هەبێ بەڵام لە ناو ئەو سندیکا و کۆمەڵەوەمانە بەڕاستی ئەوە ئفلیج بووە و ئەمە وای کردووە ئەم سندیکایانە ئامادەگییان نییە لە ناو ڕووداوەکانە لە ناو کوردستانە دنیایەک شت ئەبێ دنیایەک شت ڕوو ئەدا لە شقامەکانە خۆپیشاندانەبێ لە هەموو شوێنەکە قسە هەیە شت هەیە ئەم سندیکا و کۆمەڵانە کوان یعنی بەڕاستی هیچ وجودێکیان نییە ئەم ناوجودیەی ئەوان ئەم نائامەدەگی ئەوان بۆچی ئەگەڕێتەوە من پێم وایە ئەگەڕێتەوە بۆی کە حیزب دروستی کردوون بۆ ئەوەی کە ببنە ڕێگریەک لە بەردەم ئەوەی کە ئەم چین و توێژانە بە ڕەوتی سروشتی و ئاسایی خۆیانە بڕۆن و کاریگەریان هەبێت لەسەر چین و توێژەکان باش زۆر سپاس کاکارم باس لەوەکە کە لەناو ئەم ڕێکخراوانی کە حیزب دروستی کردوون نە ئامادەگییان هەیە دەتوانن سەرکردە پێک بێنن نە ژیانێکی دیموکراسی لە ناوخۆی ڕێکخراوەکانیشان ممارساکەن کاگەرم پێم وایە من لەگەڵ بەشێک لە قسەکانتان بەڵام لەگەڵ مطلقێتی قسەکانتانی بنمونە باسی کەساری سەرکرداکی من بەدڵای پێ دەڵێم کەسایەتی هەیە سەرۆکی سەردیکای کرێکارانی پێشۆی سەردامیی پەرلەمانە لە لیستەکانە و چەندین کەسی کەشمانەیە کە بە مەراحیل سەرۆکی سندیکا بووە هەمانە سەرۆکی سندیکای ڕێکخراوی کە بووە سندیکا بۆ کۆمەڵێکە بووە ئێستا پلەی هەیە لە وەزارەتەکانە هەیە لە بەڕێوەتی گشتەکانە هەیە کەواتە کەسایەتی دروست کراوە ئەمە لەگەڵ مطلق بەڵام بەپی پێویست نیەمش لەگەڵتان بە زیاتر بکرایە قسم بدەیت مەسەلەوەی کە تۆڵی بووە بە پەرلەمان ئەوەندەی لە ڕێگەی حیزبەوە بووە بەندام پەرلەمانێک ئەوەندەوە کەسایەتێکی کرێکاری نەبوو ڕاستە فەرمی بەڵام ئەمە بە فلتەری حیزب بەرزی کردو ئەندامێکی حیزبی چی دەری نەبووەکەوەی کە کەسایەتی ڕاستە ئەمە لە کاتێک بنمونە من پێ دەڵێم لە چێ دەرەکەی ئەمە شێوازی هەڵبژارنەکە شێوازی هەڵبژارنەکە مەسەن پەرلەمانی کوردستان داخراو بووە لەلایەن لیستە و خەڵکی شانکراوە بەڵام ئەم حیزبە کە هاتووە کەسایەتێکی هەڵبژاردووە وەختی هەڵبژاردووە کە بەشێک لە توانای ئەم کابرایە دەنگی لێ کۆ بێتەوە خۆ لە خۆتەوە خەڵک هەڵنابژێتەوە ئەوەی لە ناو سندیکایە لە شوێنێکا کۆمەڵە خەڵک لە دەوری دەنگی پێدا کە ئەم حیزبە هاتووە هەڵبژاردووە بەڵێم هەڵبژارنی حیزبە لەبەری شێوازی هەڵبژارنەکە لیستێکی داخراوە تو ئەبێ لەکوێ کۆمەڵی خەڵک بین کە بتوانن کۆمەڵە دەنگ لە دەوری خۆیان کۆنەکە کە شتێکی زۆر ئاساییە لەسەر مەسەی دیموکراسیەت من بۆکو پێم وتن لە نقطەی ئەو کێشانەی کە دروست بوو و دوای ئەو وەزعانەی کە دروست بوو دایک حکومت هاتەوە کە من مامەڵەی دوو ڕێکخراوە ناکەم کە من بۆ خۆی گرفتێکی گەورە بووە کە بەشێکی ئەساسی ئیفلیزبوونی زۆربەی کارەکانی سندیکاکان بووە ئەو دوو ڕێکخراوەی بەرامبەریەکە دوو دەستە لە بەڵام دیسانەوە ئەمەش سبب ڕاستەکەنەوەیە کە ئەم ڕێکخراوانە سەر بە حیزبن ڕاستە فەرمووی من پێ دەڵێم زۆرفە سیاسەکە خۆی سەپان بەسەریانە ئەمە سقەردە خۆناغێکی کە بوو ڕۆی قۆناغەکە ئێستا ئەوەیە تۆ بۆ ئەوەی کە سەر لە نوێژانی دیموکراسیەت و ئەمان دروستکەیت ناکەی بەڕاستیم ڕێکخراوانە زیاد لە هیانە 10 ساڵ هەڵبژاردننی نەکردو ئەمە بۆ خۆی شێگەلی فلیزبوونی کە من لەگەڵتان بۆیە بەڕاستی دوای چەندین دانیشتوم هەڵبژاردن چه سوودێکیەکە لە ناو ژیانی ئەم ڕێکخراوانە دیموکراتیکردن و مارەسەژیانێکی من وەختی لەگەڵتان وەکو پێم وتی ناتوانین بڵێ بە تەواوەتی دیموکراسیەت نییە ئەو من لەگەڵتانی بە هیچ شێوەیە چونکە دیموکراسیەت هەیە لەبەری ئەم ڕێکخراوانە بۆ خۆیان هەرکێنە پێشەوە خۆیان قسەی خۆیان هەیە وردەکاری خۆیان هەیە زەختیان هەیە و ڕێکخراو هەیە لەو ئەزەمانەی کە جەنابەت باسیەکەی قسەیان هەبوو دژی دەسەڵات قسەی کردووە بەڵام هەر کەسە بە شێوە هەیە ئەگەر بڕیار بێ دەسەڵات ئەم ڕێکخراوانە دژی دەسەڵات قسەیان کرد بێ تۆ بە چ پێوەرێک پێمانەڵێ ئەم ڕێکخراوان ئامادەیانە ناو ڕووداوەکانە نەبووە من حەزەکەم ینی با کاگرهێڵەوە نمونەیەکەم پێ بڵێت کە لەو ڕووداوانی کە لە هەرێمی کوردستانە ڕویان داوە ئەم ڕێکخراوانە مووقفێک گۆڵبستێکیان هەبوو بێ دژ بە و خەڵکانی باش نەژڵێن دەسەڵات دژ بە و لایەنانەی کە لەگەڵ بەرژەوەندی چین و توێژەکانە بۆ نمونە تازەترین شت
خۆپیشاندانی خوێندکاران و قوتابیانی زانکۆ بوو مەسەلا کۆمەڵی خوێندکاران لەوێ چی بوو دەوری چی بوو چ داکۆگیە کرد لەو قوتابیانی کە دەستدرێژی کرا سەریان لێیان درا ئیهانەکران یعنی بەڕاستی کۆمەڵی خوێندکاران ئەگەر نوێنەرایەتی خوێندکاری کوردایە بووە لەگە خۆپیشاندەران بووە یا ڕێک دەرگاکەی داخستایە لەبەرچی لەبەرۆی احترامی میهنەکەی خۆی بگرتە احترامی ڕێکخراوەکەی خۆی بگرتە و دنیا شتی ترکە بۆ یەکەتی مامۆستایان ڕاستە و بۆ چین و تۆشەکانی تریش ڕاستە کێشەی ئەم سندیکانە ئەوەیە کاگوبێن ئەمە درێژبوویەکی مۆدێلی سۆڤێتی چلەکانن هی دوای حربی عالەمی و حرەکەی کوردی لە قۆناغی ڕزگاری نیشتمانیە ئەم مۆدێلەی هەڵگرتووە و گرفتەکەەوەیە حیزبەکانیش بۆ خۆیانم هەر مۆدلێکی ستالینی و مۆدلێکی بەرشەفیان لەگرتووە و ئێستا ئەم ڕێکخراوانیان بە هەموو ئامادەجی خۆی هێناوەتە ئەو دی و ڕاپەڕینەوەانەوە لە ڕاپەڕینیان سیرەکەی ئەم مۆدلە هیچ گۆڕانێکی بەسەراناوە ئەو پەیوەندی کە لە پێش ڕاپەڕینەوە ڕێکخراوەکان لەگەڵ حیزبە هەمیان بووە هەمان پەیوەندی هەیە ئێستاکەش لە نێوان سندیکا و کۆمەڵەکان لەگەڵ حیزبە بۆیە ئەم مۆدێلە بەڕاستی مێژوو بەجێ هێشتووە ئەم مۆدێلە تەواو کۆتایی پێهاتووە ئەم مۆدێلە تەنها و تەنها بۆ بێدەنگکردنە زیاتر لەوەی کە بەشدارێکی سیاسی ڕاستەقینە بە هاوڵاتیان بکەوە توێژەکان بتوانێت بێنێتە سەر لەسەر قسەی جەناب من پێم خۆش و نمونەی خوێندکارم تێنایە من بۆ خۆم سەردەمێک بنمونێکی واقع لەسەر تەنها ڕێکخراوەکانە ئەتوان لەسەر قسەی خوێندکاران قسە بکەی بەڵام لەسەر ناکەم لەسەر ئەوەی کە مووقیفی ئەو ڕێکخراوە لە بەرامبەر داواکاری خوێندکاران چییە من بۆ خۆم لەو ڕوودا و زیندوترین تۆ کە باسی ڕێکخراوەکەیت و بوونی دیموکراسیت و بیا ئیفلیزبوونی ئەبێت تەنها باسی یەک نقطەینەکەی باسی کۆمەڵشتی بکەیت من بۆ خۆم لە مانگرتنەکانی زانکۆی سلێمایی پێش چەند ساڵێکە لە زانکۆی کۆیەیە دژی سەرۆکی زانکۆمانم کردو پێش تەلەبە کەوتوم لە داخستین داخلەکانە کە ئاویان نەبووە کارەبایانە بۆ شەوانە چوین مزاهرەمان کردو ئەمی ئەخیریش بۆ معلوماتە من ناتوانم قسە لەسەر شتێکم کە ئاگادارم بەڵام ئەوەی کە ئاگادارم لە لای خوێندکارانەوە کرابێ کۆمەڵێ داواکاری پرۆژیان نووسیوە بەڵام لاواتچێت نەیانتوانی بێ بە ئاشکرا لەناو خەڵکە باسی کەن کەمە هەڵەیەکە و کرفتە بۆ خۆیان دروست کرد چکە نەیانتوانی و بڵێن ئێمە ئەومان بۆ کردوون لە بەرچای خەڵکو لە ئەلامە بەڵام وەکو مناگەرم کۆمەڵە سەردان کراوە لایانی پێویندار بینراوە لەگەڵ ئەنجومەنی زانکۆیە دوو جار دەنگدەنگ بۆ لەسەر هەندی حاڵەتی ئەو بەئیکە و داخستن و بەزم ڕزمی تۆ باسی بەڵام گرفتەکە لەمەوە دەست پێکات گرفتەکە لەم دەست پێک کە من نتوانم بە تەواتی بێم ئەو ئیشەیەکەم تەرجمەیەکەم بۆ خوێندکاران کە من بۆم کردوون ئەو خەلیان هەبوو بەڵام وەکو ئیشکردن کراو بدڵنیا ئەتوانێت لەش کاتێکا پێت خۆش ئەو داواکاری و داخوازیانی ئەو مەجلیس ئەو کۆبوونانی مەزیسی زانکۆ و نوێری گشتی زانکۆ چۆدانی شۆ لەگەڵا باسی و حاڵتانە کرابیان نەکرابێ کاگرێ وەکو ڕای ئاگای لەمە نییە کە ئەوان لە پێوەندی ئەمە گرفتەکە نهێنینا لە یاسایشی وەزارەتی باڵا نوێری گشتی زانکۆ ئەندامی ئەنجومەنی بەڵام لاوازە لەبەری توانای تەرجمەی کە کەمە شتێکم کرد بە ڕای گشتیش بڵێ من ئەمەم کردووە و بە ئامادەیشم تیا بە نمونێکی زۆر زیندوت پێڵم ئێمە کێشەیەکمان هەیە ئێستا لە گەراجی باغا کە سندیکایە کە سەر بەسەکەی کرێکار و سندیکای شۆفێران گەورەتی سندیکایە کە سەر بە سندیشێتی سندەکانی کرێکارە لە کوردستانە هەرچی شۆفێرە بە تایبەتی هەڵەکانی دەرەوەی شار بە هەموو مەرزەکان و بەدار و بەردەوە سەر بەوان جگە لە تەکسیەکانی ناو شار هەرچ خەتە سەر بەوەیە مانیان کرد دژی کۆمەڵە براری وەزارەت کە ئەمڕێرانە لە ساڵە حیانەیەویش گۆڕنی سیارەی کۆن بە تازە کە چەندی کێشەیتیە ئێمە دەست بەجێ پێم خۆشە خۆتان ناتوان لە چ کاتێکە یاخودبانێکم بۆ لای جەنابان پێیان بڵێ ئێمە مە قسەمان بۆ لە چوارچەوەی یاسایە بۆ داخۆشیکردن لە مافی شۆفێرە یەکەم کەسی پێش شۆفێرەکان دژی حکومت چون دانیشتین بەلیژە لەگەڵا لیژنەی مشتەرەکمان هەبوو تومانە لایانی پەیوەندداری حکومت هەر کەسێکە کە وەزارەت بەڕێوەتی گواستنەوە یاخود هاتوچۆ یاخود هەرچێکە نازانم لە قایمقامی سلێمانی بە ئاگاداری قایمقای مرکز دانیشتمان کردووە ئەمانە داواکاریکی ڕاحقن ئەیکەن بیکەن نایکەن ئێمە سەرجادەتان لێ ئێمە پێشەوە حقیقەتەوە هەیە من ئەمە تۆ پرسم ئەگەر سەیری ڕێکخراوی شوکۆیشەتی مامۆسایان یان بەشێکی دیکە لەو ڕێکخراوان وەکو پارێزەران و کۆمەڵک سندیکای دیکە بن کە ئەوانە سندیکای سەر بە حیزب بن بەڵام لە هەمان کاتا نوێنەری لیست و تەوەجوهە سیاسەکانی دیکەی کۆمەلگاشتی تێدایە و نوێنەری خەڵکی تر لە ئایدۆلۆژیای تر و لە سیاسەتی تر و ڕەنگە بڵام خەڵکی مستەقلیشی تێدا ئایا ئەمە ئەناکاتە ئەوەی کە ئەم ڕێکخراوانە گزارش لە هەمڕەنگیەکی گشتیەکەن لە کۆمەلگا بەڵێو سندیکا و کۆمەڵانە سندیکای بەرەین و بە پێی قورسایی حیزبەکانیان نوێنەریان هەیە لەو سندیکایانە لەو کۆمەڵەوەی چێتیانە و ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمە تەرجمەکردنی قورسایی سیاسی حیزبەکانە بۆ ناو ڕێکخراوە پیشەیەکان
نەوەکو ئەمە هەڵقوڵاوی ناو توێژی مامەسایان یاخود کرێکاران و فەرمانبەران و سندیکای تەندروست کارمەندانی تەندروستی و چی ئەمانە بێ لەبەرەوە ئەمە دابشبوونێکە لە نێوان هێزە سیاسەکان چۆن بەری کوردستانی هەبوو جاران ئێستاکەش ئەو بەری کوردستانی هەیە لە ناو سندیکاکانە و بەپی قورسایی سیاسیانە بەپی قورسایی نوێنەرایەتیانە لە ئاستی کۆمەڵگایە لەبەرەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمە نەیتوانیوە مۆزاییکێکی ڕاستەقینەی ئەو کۆمەڵە و سندیکانە بێت بەڵکو ناڵێم ئەمە دیسانوانەیە ئەوەیە مەرجعێکیان هەیە و کەسێک خەڵکانێکە لەوێدا ئەندرێن هەندێک جاری نوێنەری حیزبەکان ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی بۆ چینی توێژانەشەوە بەڵێ زۆر سپاس کاک ڕەهێڵ لە دنیاە لە دنیای دیموکراتیە ئەم تەجروبەیە فەشەلی هێناوە کە حیزب خاوەنی کۆمەڵێک ڕێکخراوی جەماوەری و ڕێکخراوی دیموکراتی بێ بۆ حیزبی کوردی بۆ نمونە بەرەزت کاندامی مەکتەبی ڕێکخراوەکانی کێتی نیشتیمانی کوردستان بۆی کێتی نیشتیمانی دەستبەرداری ئەم مۆدێلە لە ئیشکردن نابێ بۆ لێ ناگەڕێ ئەم ڕێکخراوانە مامۆستا خوێندکار پارێزەر بەخۆی سەر بەخۆ بێ بۆ خۆی ئیشکا با لە دەرەوەی تەوجیهی حیزب بێ با نوێنەراتی گروپ و بەرژەوەندەکانیان بکەن بەڵێ من وەڵامەکەم بەم شێوازە یەکەم حیزب دەستبەداری ئەمە بووە هیچ ڕێکخراوێکی تایبەت بەخۆی نییە جگە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان سەرپەرشتی نزیکی 50 ڕێکخراوە سەرپەرشتی ئەوە تەنها بەشێکە نەک هەمووی ئێمە مەکتەبی ڕێکخراوەکانە سێ بەشە سێ بوەردە بەس بەشی پیشەکان ئێمە 50 ڕێکخراو زیاتر ئیشراف بەڵام ئیشرافی چیەکەین ئێمە ئیشرافی لیستی سەوزەکەین تایە ئەمە لیسرافی قاعدە ڕێکخراو هەیە ئەسڵەن دەستەی باڵا هەر بەڵام دوجار قەراڵی ڕاستەقینەی جۆ لە برای خۆ بگرێت تۆ پرسیارەکەت کرد یەکەم یەکی نیشتیمانی کوردستان و کۆ حیزب دەسەڵاتایە لەم ڕۆژەی ئێستا تێت دوای سێمین کۆنگرەوە بەرنامەی کاری مەکتەبی ڕێکخراوەکان ئیشی ڕێکخراوە مامەڵەکردن لەگەڵ گۆڕانکاری بەسەرهات تایبەتمەندێکی بۆ دانا جیاوجای کردەوە وەکو پێم وتی هەندێک شتەیە کە بە ئیتیهامکردن بە ئیتیهامی نازم لەبەری شتێکە ئێستا لە پێشکەوتوترین دنیای وڵاتی دەرەوە هەیە سوید وڵاتێکی دیموکراسی ساڵانە لەگە پلەیەکەمان لە چەند پلەیەک ئەوڵایە لە دیموکراسیدا لە وڵاتەکەیە ئەوە دراوسەکەمانە تورکیە ئەو سەری جیهان بگرە ئوسترالیا ئەو ئەمریکا ئەوە بەریتانیا هەو وڵاتەکان وەکو حیزب پێم وتی حیزبی ڕێکخراوی جەماوەری ژنان بێ لاوان بێ خوێندکاران بێ هەموو حیزبێک ئێسش لە کوردستان هەموو حیزبێتی هەڵە نیە قەناعەتێک مەگەڵ جەناب تا یەک شتێگرینەوە سەردەمێکێتە پێش شۆلانێ و ضرورەتی نەمێنێ بەڵام تا ئێستا لە هەموو جیهانە بوونی ڕێکخراوی جەماوەری بتانتی ئەو سێ توێژە وجودی هەیە لە ئەمە یەک ڕێکخراوە پیشەکان کە ئەمە بەیتی قسەکردنمان و بەیتی قەسیدی ئەم بەرنامەی جەنابتەوە ئەمە ئێمە وەکوی ئەم حیزبانە ئێمە کوێچێتی کە باسی مەکتەبی ڕێکخراوەکان ئێمە هیچ ڕێکخراوی کتابەت بە خۆمان نییە ئەو ڕێکخراوانە تەنها بریتنی لە کەسەکانی ئەو برادرانی کە لیستی کاندیدی لیستەکەی ئێمە تێکەڵاوێکن هەندێکیان بەرەین کە بەداخەوە ساڵێک هەڵبژارنیان بۆ نەکراوە بۆ ڕزگاربوون لەم ئەم مرکزیەتە چییە دەرگای دیموکراسی هەڵبژاردن تاکە ڕێگەیە کە تۆ بتوانین لەمە نەجاتت بێ دەبری مامۆسا کە دەنگەدا تۆ 125,000 مامۆسات هەیە لە کوردستانە 100,000 بەرجاری پرۆسەیەکە کات خۆ ئەو 100,000 میسەر بە حیزبێکی دیاریکرا دو حیزب یا سێ حیزب نییە چەندی کەسی بێرایەتە ئەگەن بەراوردێکی ئەو ئەنجام و کاندیدەکان بە غیسێرە کەسانکی زۆر بێران خۆم خۆکی شتیا دەرچووە کەسی بەلایەن دەرچوە لە شارەکان بە پێی جیاوازی قەزاش بەیە دەرەوە حیزب ئاڕاستێکی بەرنامەیەکی کاری هەیە بەڵام ئەمەی ئەم بەرنامەی کارە 100% جێبەجێ نابێت چکە ئەحزابێکی تیا و خەڵکی بێرانی ئەو تۆ گەشتە من زۆر سپاس دەکەم کاک ئارام کاک دکتۆر ڕەهێڵ ئەڵێ ئەم مۆدێلە کە حیزب خاوەنی کۆمەڵێک ڕێکخراوی جەماوەری و کۆمەڵێک ڕێکخراوی پیشەیە مۆدێلێکە لە تەواوی دینای دیموکراسیە نەموو خاوەنی ڕێکخراوی پیشەیە وتم خاوەنی هەندێک ڕێکخراوی جەماوەری بەڵام پیشەیە لیستی ئەوروپیا ممارەساکرێت بۆ نمونە لە وڵاتی سوید لە ئەو بە نمونە هێنایەوە یا دەتوانین نمونە بە وڵاتانی دیکەی دیموکراتی بێنرەوە کە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەک لە شێوەکان لاوانی سەربەوان هەیە چوزانم چین و کۆمەتۆژە کۆمەڵاتەکانی دیکەی سەربەوان هەیە بۆ ئەمە عیبێ لە کاتێکە لە وڵاتانی نمونەی دیموکراسی هەمان حاڵەت هەبێت بڵێ لە وڵاتانی ئەسکەندناڤی و ئەمانە ئەو ئەزمونە هەیە بەڵام بەو شکل و بۆ شێوازنێکە لێرە هەیە بۆ نمونە شخصی یەکەم لە ڕێکخراوە دیموکراتەکان چیە بە هەڵبژاردن ڕۆیشتووە لە خوارەوانێ بە هەڵبژاردنێکی دیموکراسیانە ڕۆیشتووە بۆ بە شخصی یەکەم لە ڕێکخراوە دیموکراتەکانە و ئەو شخصانی کە دانێن ئەیکەن بە بەرپرس بەسەر خوێندکاران و بەسەر مامۆستایان و چی ئەمانە ئایا ئەمانە دیسانوانە بە هەڵبژاردن ڕۆیشتون یاخود لەسەروانێ لە مەکتەب سیاسەکانەوە داهاندرێن ئەمەیە کوشتنی ژیانی دیموکراسی لەو ڕێکخراوانە من گرفتم لەگەڵەوانەیە کە ڕێکخراو لەگەڵ حیزبا بێت ئەمە کێشە نییە بە لەگەڵ حیزبا بێ بەڵام ئەبێت ئەو ڕێکخراوە تەمسیلی شخصیەتی خۆی بکات تەمسیلی ئەو توێژە بکە کەتیایەتی نەک تەمسیلی مەرجعێکی ئایدۆلۆژی بکە
و هەموو چۆن ئەتوانێت تەمسیلی مەرجعێتێکی معنەوی خۆی بکات تەمسیلی سوێژا دموکراتی سویدی لاوانی هەیە ژنانی هەیە ئەمانەی هەیە بەڵام ئەمانە نەهاتون مەکتەب سیاسیەکدا بنێن و بیکەن بە مەسئول بەسەر لاوانی ئەوێەوە یاخود بەسەر ژنانی ئەوێەوە ئەمانە خۆیان لە ڕێگەی میکانیزمی دیموکراسی و هەڵبژاردن و ئەمانەوانەیە کەسایەتی و سەرکردە من لە سەرتا باسم کرد کەسایەتی سەرکردە دەرەکەوێ و ئەمانە لە جیاتەوەی شخصێک لەسەرەوە فەرزکەند بەسەریا بە پێچانەوە لە خوارەوە کەسایەتی بەهێز دەرەکەوێ ڕاتە سەرەوە تەنانەت لە کۆنگرەکانیانە چەنەها مەقاعید هەیە تایبەت بەم ڕێکخراوانە کە ئەمانە پێویستە لە ناو کۆنگرەی حیزبەکانیانە مەقاعیدیان هەبێ و قسان هەیە و لە لەحزەیە کاکەگەر بێت و پارتی سۆشیال دیموکراتی سویدی پێچەوانە بوو لەگەڵ ئەو سیاست و ئەو بەرژەوەندەی کە لاوان هەیەی لاوان لەویا ڕوبەڕووی وەستنەوانێ و عقوبەیە دەن لە هەڵبژاردنەکانە دەنگی نادەنێ بەڵام ئەم ژیانە ئەم شێوازە لێرەمە ئەمە زۆر بازەکرێکە گوایە لە وڵاتانی تر هەیە و لەمە لێرەشەوەێ هەیە وەکو ئەگەر ڕووی شکڵی سەیری بکەی بەڵێ هەیە بەڵام ئەو ژیانەی کە پێوتری ژیانی دیموکراسی لە ناو خۆی ڕێکخراوەکانە زۆری فەرقە لەگەڵ ئەو ژیانە و شتێکی تر هەیە ینی من پێم سەیرە ینی کە حیزبێک ژیانی دیموکراسی لە ناو خۆیان نەبێ چۆن ڕێگە ئەدا بەوەی کە ژیانی دیموکراسی ناو ڕێکخراوەکانیان هەبێ حیزبی کوردی حیزبی دەسەڵات دیموکراسی لە ناو ژیانی خۆیانە من پێم وانە ژیانی دیموکراسی لە ناو حیزبی کوردیا هەبێ و ئیشی ڕێکخراوەکان ڕێکخراوی ڕاستەقینە ئەوەیە ئەگەر لەگەڵ حیزبانە بن پێش هەر شتێک ژیانی دیموکراسی لە ناو حیزبەکانە قوڵ بکەنەوە چونکە ئەتاک و ئەوێ ژیانی دیموکراسییا قوڵ نەبێتەوە ئەو ڕێکخراوانە ئەبن بە کۆمەڵێک تایتڵ بەڵام ئەم تایتڵە خاوەن ئیرادە نییە خاوەن بڕیار نییە و ناتوانێت ڕەنگە وەکو شخص کاگرهێڵ مەسەڵ خۆی وە گشتیادی شخصی حەز بکە ئیش بک بۆ خوێندکاران ئیش بک بۆ ئەو سندیکانی کە ئیشتیاکە بەس ئەمە خەون و خەیاڵی خۆیەتی بەڵام وەکو ئەو نەهجەی کە هەیە ئەو نەهجە لەگەڵ ئەوە نییە کە تۆ لە لەحزەیەکە دش بۆسیتەوە لەگەڵ بەرنامەی حیزبێک لە حیزبەکانە بۆ ئەو دروست کراوە بەڕاستی بۆ ئەو دروست کراوە ئەم سندیکا و کۆمەڵە و یەکێتیانە زۆر سپاس دکتۆر من ئەمەوێت ئەوە لێ بپرسیمانی ئەو جیاوازی قوڵەی لە بینی حیزبێکی کوردی و حیزبی سۆشیال دیموکراتی سویدا هەیە ئەو جیاوازی قوڵەی لە ئاستی دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و ڕێخستن و پەیوەندەکانی سیاسی حیزبێکی کوردی و حیزبێکی ڕێکخراوێکی ئەوروپیا هەیە ئەما کاتە هەمان ئەو مۆدێلەی کە لەوێ ئەگەر ڕێکخراو هەبێت سەر بە حیزب بێ بەڵام جیاوازیی قوڵەیە لەبەرەوەی لێرە لە ئەساس حیزبەکان خۆیان لە ژیانی دیموکراسیان قوڵ نەکردێتەوە مرکزیت زۆر بێزە چۆن ئەتوانین هەمان ئەو نمونەیە دوو پات بکەینەوە لە کاتەکە لێرە لە ژیانی حیزبی دیموکراسی بەهێز نییە من لەگەڵتام من وەکو پێوتی پڕاپەر نەخێر خۆی دیموکراسیەت شتێکە خەباتی بۆ ئەکرێت حاڵەتێکە تۆ بێ بەردەوام کاری بۆ بکەیت ئەبێ ئێستا مقارنەی ئێستا و ساڵی لەمە پێشت بکەیت دوو ساڵەمە پێشت بکەیت وایوانە دارینی کەسە مرکزی لەناو هەڵبژاردنەکانە وەکو جەنابەت ئەنی حەزەکەم بۆ ڕوونکردنەوەی زیاتر من بە ڕقم جواب دەدا یا بە نمونە جواب دەدەمەوە ژیانی دیموکراسی لە حیزبەکانە وەکو پێم وتی ئەمە خەباتیەوە ئەو ڕێکخراوانە ئەبێ هەوڵ بدەن و کارە بکەن بەڵام وەکو ڕێکخراوێکی سۆسیال دیموکراتی سویدی ڕێکخراوە کۆنگرەی سێمی یەکێتی و کۆنگرەی دووەمی یەکێتیش نوێری سندیکاکانی تیا بووە سەرۆکی چەند سندیکایەک بە تایبەتی خوێندکاران و لاوان و ژنان وەگەڵ لە کۆنگرەی یەکێتیە ئەوەی ئێمە بینیمان ئەوە بوو ئەوەی کە پێی ئەوە تۆژی گەنج تۆژی ئەکادمی و خەڵکی زانکۆیی تۆژی ڕۆشنبیران کەوتن بە پێشەوانەوە کۆمەڵێ خەڵکی سەربازی و ئەمنی دەرچوون یامانەوە سەرسێمی کۆنگرەی یەکێتی و ورتیشی کەمەوە ئەم جارە بەس تەنها درو هەڵ نەبژێدا بەلای سەرکردایەتی ئەنجومەنێکی دروستکرا و پەرلەمانێک شێوازە پەر ئەنجومەنی حیزب چەندین کەسایەتی تیا دکتۆرای هەیە ئەوەیە و کەسانی ئەکادمیشی تایە بەڵام ئێمە قسەمان ئەوە نییە لە کۆنگرەکانە باسی لە بوونی ئەندامی ئەو ڕێکخراوانە کرد بوونی ئەندامی کۆنگرە لە نوێنەری ڕێکخراوەکان هەبووە زیادە ڕێکخراوی ئێمەم جارە لە کۆنگرا زیادە بەبێ سەرکردەری ڕێکخراو هاتبێتە پێشەوانەیە نەوەکو حیزبی حیزبە لە لەگەڵ سەریکە ئەمە بەزێکدا قشتێکیکە کۆنگری لە کۆنگرەکانی ئیتالیا چەندێکی ئەمەی لێبوون سەرۆکی کەن سندیکای کرێکاران کە ئێمە خەباتمان بۆ کرد سەری لەگەر بەڕاستی سندیکای کرێکارانی ئەو وڵاتە سەر بە حیزبی عومالی بووە سندیکا 5 ملیۆن و شتێک دەنگی هێناوە ئەو کەسایەتیە کە بۆتە سەرۆک
ڕێک ئەو دەنگە بە کۆمپیوتەر لە ماوەی چەند دقیقەیەکە ئەو دەنگە بۆ حیزبی فڵان حساب کرا لە بەری 5 میلیۆن دەنگی هەناوە کابرایە سەرۆکی سندیکای کرێکارانی ئەو وڵاتەیە. ئەمە شێوازی دیموکراسی من خەونی پێوەبین وەکوتیوەڵام بەڵام وێ کاریشی بۆ بکەم من ناتوانمەوە بکەم بەڵام ئەبێ لانی من کاری بەس عفۆن آخر وەڵام ببوورە بەڵام یە قسە ئەەکەم ئەم سندیکانە لە هەر شتێ تەرکیبە دروستکرابن سندیکا کاری ئەوە نێت داکۆچی داخوازی لە ماف و داواکاری و داخوازی توێژەکەی خۆی بکە من پرسیارێکمێ یەکێ لە نووسراوەکان یاخود داخوازی و داواکاری توێژێکم بۆ بێنە لە دەستەی باڵاو کرابێت لەلایانی پەیوەندیدار داخوازی گشتی توێژەکەی نەبێت. بەڵام باشە فەردی خەباتکردن بۆ دیموکراسی ئەمە ئەم بۆ ڕاستە دیموکراسی شتێکە پێویستی بە خەباتی بەردەوامەیە بەڵام ئایا ئەزمموی 20 ساڵەی حکومڕانی کوردی و پەیوەندی حیزبی کوردی لەگەڵ ڕێکخراوە دیموکراتی پێشەکانە ئەومان پێ ئەڵێ خەباتێکی ڕاستەقینە بۆ هێنان ئارای دیموکراسی سەر بەخۆکردنی ڕێکخراوەکان هەیە بەڵێ وەڵام بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە بینەرانی بەڕێز لەگەڵمان بن پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕا بەرداوە بین.